هەمووان پشتگیری لە بڕیارە مێژوویەکەی کۆمەڵ بۆ بایکۆتکردنی پەرلەمانی دیزاینکراو دەکەن بە تایبەت ئەندام و لایەنگرانی حیزبەکە. بەرپرسان و ئەندامانی کۆمەڵ لە سنووری مەڵبەندی گەرمیان هاوشێوەی زۆرێک لە دامودەستگا و چین و توێژەکان پشتیوانی خۆیان بۆ بڕیارەکە ڕادەگەێن و دڵخۆشن کە حیزبەکەیان بڕیارێکی داوە کە پێشینەی لە هەرێمی کوردستاندا نییە. بێگومان دەرەنجامی ئەم هەڵبژاردنە لەلایەن ئێمە ڕەدەکرێتەوە، چونکە ئێمە حزبێکی ڕێخستن دارێن ڕێخستنمان هەیە. خۆمان ئەزانین کە چەندێک جەماوەرمان هەیە و چەندێک دەنگ دێنین چەندێک نایێنین هەموو داتاوشتمان لایە و سەبارەت بۆش کە لە پەرلەمانی کوردستان کۆمەڵ بەشداریەکە یاخود بەشداری ناکە ئێمە پشتگیری تەواوی سەرکردایەتی خۆمانەکەین بۆ ئەو بڕیارە و بە بڕیارێکی تەندروستی ئەزانین و هەر ئەبێ ئاواش بکەین. ناکرێت دیزایانی پەرلەمانی کرابی لە دەرەوە ئێمەش بچین تیادا بنیشین و بێباک بین لەوەی کە چۆن دەنگی دەنگدەرانمان فەوتاوە. خەلیل مەحەممەد کاریگەڕی مەڵبەندی گەرمیانی کۆمەڵی دادگەری دەڵێت پشتگیری لە بڕیاری سەرکردایەتی دەکەین و هەر ئەوەشمان لێ چاوەڕێ دەکرد. باس لەوەش دەکات کە ئەوە دەنگی ڕاستەقینەی کۆمەڵ نییە و هەموو کەسیش ئەو ڕاستیە دەزانێت. سەبارەت بەم هەڵوێستەی کۆمەڵ کە بایکۆتی پەرلەمانی کردووە، ئێمە وەکو مەڵبەندی گەرمیان لە پشتگیری قیادی خۆمان دەکەن، پشتگیری ئەو هەڵوێستە جوانە ئەەکەین. بەڕاستی هەر ئەوەشمان لێ چاوەڕوان ئەکرد. ئەزانین تا چەندێک خەڵک ئامادە بووە دەنگ بە کۆمەڵ بدا و پێشوازی لە کۆمەڵ بکە. ئێمە لەم بانگەشەیە بە هەر ماڵێکا ڕۆیشتون زۆر بە جوانی و بە ڕێکوپێکی پێشوازیان لێ کردوین. هەموو کەسی ئەزانێت کە ئەوە حقیقەتی کۆمەڵ نیە، بۆیە ئێمە بە تەواوەتی پشتگیری ئەو بڕیارەی قیادی خۆمانەکەین. ئێمە ومانان و چاودێرانی سیاسیش پێمان وایە کە ئەم هەڵبژاردنە دیزاینکرا و پێشوەختە. ئەمە وتە یەکێک لە ئەندامانی مەڵبەندی گەرمیانە سەبارەت بە بایکۆتکردنی خولی شەشەمی پەرلەمانی کوردستان لەلایەن کۆمەڵی دادگەریەوە. دەشڵێت ئەم بڕیارە لەگەڵ ڕۆحێتی ئۆپۆزیسیۆن بووندا یەک دەگرێتەوە. ئێمە وەکو ئەندام و دۆست و لایەنگرانی کۆمەڵی دادگەری ئەو قەرارەی سەرکردایەتی پشتگیری ئەەکەین کە بڕیاری ئەوەی داوە بایکۆتی چوونە پەرلەمان بکە، چونکە ئێمەمانان پێمان وایە و هەروە چاودێرانی سیاسیش پێیان وایە کە ئەم انتیخاباتە دیزاین کرابوو پێشوەختە، چونکە بەڕاستی قەرارێکە لەگەڵ ڕۆحێتی معارەزەبوو نادێتەوە. بۆ ئێمە پشتگیری ئەو قەراری سەرکردایەتی خۆمانەکەین و پێمان باشە لەم خولەی پەرلەمانە بایکۆتی پەرلەمان بکرێنە چێتە پەرلەمانەوە، بەڵام هەر لە خەباتی سیاسی خۆی بەردەوام بێ کۆمەڵی دادگەری. دوابەدەی ڕاگەاندنی ئەنجامەکانی هەڵبژاردننی 20دا بۆ خولی شەشەمی پەرلەمانی کوردستان، کۆمەڵی دادگەری وەک هەڵوێستێک بەرامبەر بە ئەنجامدانی ساختەکاریەکی گەورە لە هەڵبژاردنەکاندا بڕیاری دانەچێتە پەرلەمانی دیزاینکراو. ئەم بڕیارەش لەلایەن بەرپرسان و ئەندامان و دەنگدەرانی کۆمەڵ و دەرەوەی حیزبەکەش پێشوازی و پشتگیری گەورەی لێکرا و بە بڕیارێکی مێژووی وەسف کرا. هارون ڕەشید، کەناڵی ئاسمانی پەیام، کەلار.